خۆشتەوێت؟ والله زۆر خۆشمەوێ. بۆچی هێندە خۆشتەوێت؟ والله پشیلە خۆی حەنینە ئەوەی حیوانات بەخێ و کاتولەی بزانێ ئاژەڵەکان هەمویان خۆشەویست بەس هەیبەت پشیلە جیاوازە. ناوی لونایە برتشە، نەوعەتەکەی برتشە. چەندێکا ئەو پشیلەیە لای توێ؟ والله 3 ساڵە لە دوو مانگێ و لای خۆمە، یعنی ئێستا تەمەنی 3 ساڵە. هەستەکەم مەترسێت؟ والله ئەترسێت لە دەنگ بەرز ئەترسن بە عام پشیلەکان ئەوەی منیش ئەترسێ. خۆشتەوێت؟ والله زۆر خۆشمەوێ. بۆچی هێندە خۆشتەوێت؟ والله پشیلە خۆی حەنینە ئەوەی حیوانات بەخێ و کاتولەی بزانێ ئاژەڵەکان هەمویان خۆشەویست بەس هەیبەت پشیلە جیاوازە. ئەڵێن پشیلە بێوەفایە، شتە ڕاستە؟ نا من وا نایبینم. نا والله بێوەفا نین. چۆن خزمەتێکی وەفاە؟ والله زۆر خزمەتێکم ئەوەی یعنی لە دەستم بێتش بۆ یەکەم لەبەرەوەی نەک ئەم جگەر لەم هەتا پشیلەی کۆڵانشم هەیە هەمویان بەخێوکە هەمویانم زۆر خۆشەیە. باشە لە ماڵەوە بێزاری نەکردون؟ نا والله بەعەکسەوە زۆر خۆشمانەوێت. پێم بڵێ بەنیازی تاقی بۆ شێوەی گرنگی بۆ پشیلە بدەیت؟ والله هەتا مردن. بداية وانا بو يعني سرتها همومان هتا نالم ني كرينا دبيت هي خود بخيوي نكي هسناكي كان خوش تأوي بداية وانا بو بس كهي خون بو يعني هستم كل بشيلة وانا وخوش تأوي بيو ناطوان بس زوزو خوش مي